وتەیەک بە بۆنەی 34مین ساڵیادی بۆمبارانی شیمیایی هەڵەبجە و گیانبەختکردنی هاوڕێیانی گوردانی شوان. ئەمڕۆ چوارشەممە 25 مانگی ڕەشەمە ساڵهاتی بۆمبارانی شیمیایی شاری هەڵەبجەیە. 34 ساڵ لەوە پێش لە کاتێکدا کە کۆمەڵانی ستەملێکراوی خەڵکی کوردستان چاوەڕێی هاتنی بەهار و گوڵ و سەوزەڵانی و شنەی بای بەهاریان دەکرد، لە کاتێکدا دەشتی جوان و سەرسەوزی شارەزوور بەرگی ڕەنگاوڕەنگی لەبەر کردبوو و ئامێزی پڕ لە بۆن و بەرامەی بۆ نەورۆز و ساڵی تازە کردبووەوە، و لە کاتێکدا باڵندەکان بۆ پێشوازی لە وەرزی بەهار ئاوازی خۆشەویستیان دەخوێندەوە، لە کاتێکدا کە جەماوەری زوڵم لێکراوی کوردستان دوای تێپەڕکردنی مێژوویەکی پڕ لە ڕەنج و ئازار و لە دەستانی ئازیزانیان و خۆشەویستانیان خۆیان بۆ پێشوازی لە بەهار ئامادە دەکرد، لە ڕۆژانێکدا کە گەنجان و تازەلاوانی هەڵەبجە بۆ دەربڕینی هەستی عەشق و خۆشەویستی دەرهەق بە یەکتر لە دەشت و کێوی ڕەنگینی شارەزوور خۆیان دەڕازاندەوە و سرودی ئازادیان دەوت و تۆی هیوا بە دوا ڕۆژی دەنەخشا بە گوڵ و سەوزەڵانی لە دڵیاندا چەکەرەی دەبەست. لە ئاوا ڕۆژێکدا بوو کە ڕق و قینی ئەژدیهای حکوومەتی بەعس و دیکتاتۆرە خوێنڕێژەکەی بۆ لەناوبردنی بەهار و گوڵ، شادی و خۆشی، مرۆڤ و پەلەوەر ئاسمانی شینی هەڵەبجەی بۆ هەمیشە ژاراوی کرد و گوڵاڵە سوورەکانی دەشتی شارەزووری بۆ هەمیشە ژاکاند و باڵندەکانی لە خوێندن لاڵ کرد و گریانی منداڵی ساوای بۆ هەمیشە لە گەرویدا بند کرد. لە ئەوە ڕۆژێکدا بوو کە دوو حکوومەتی بەعس و ئیسلامی لە درێژەی شەڕی کۆنەپەرستانەی خۆیاندا هەڵەبجەیان کرد بە گۆڕەپانی شەڕی دژی بەشەری خۆیان و زیاتر لە 5,000 ژن و پیا و پیر و لاوی ئەم ناوچەیەیان بە گازی ژاراوی قەتڵ و عام کرد و بەو چەشنە یەکێک لە دزێوترین کردەوەکانی مێژووی پڕ لە سەرکوت و جنایەتی خۆیان تۆمار کرد. ڕەنج و ئازاری خەڵکی شاری هەڵەبجە هەربە لە دەستانی ئازیزانیان کۆتایی پێنەهات، بەڵکو ئاسەواری گازی شیمیایی گواستراوەتەوە بۆ نەوەی داهاتوش و مناڵانی بازماندەگانیش بەدەستیەوە دەناڵێنن. ئەم جنایەتە سامناکە بەبەر چاوی زڵهێزەکانی جیهانی سەرمایەداری بەڕێوە چوو، ئەوان کە خۆیان هەموو کەرەسەی بەرهەمهێنانی گازی شیمیاییان خستبووە بەردەستی حکوومەتی بەعسی عێراق، خۆیان لەم کارەساتە گێل کرد و تەنانەت تا ئێستاش ددانیان بە هاوبەشی خۆیان لە خوڵقاندنی ئەو جنایەتەدا نەناوە. لە 34مین ساڵیادی ئەم جنایەتە یادی قوربانیانی بێدیفاع دەکەینەوە و نەفرەت دەکەین لە تاوانبارانی ئەم جنایەتە سامناکە. کارەساتی هەڵەبجە لە هەمان کاتدا بۆ کۆمەڵەش ڕووداوێکی دڵتەزێن بوو. لەو ڕووداوەدا 69 کادر و پێشمەرگە و تێکۆشەری ماندووی نەناسی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە گوردانی شوان کەوتنە ناو مەیدانی شەڕ و خوێنیان تێکەڵ بە خوێنی 5,000 مرۆڤی بێتاوانی شاری هەڵەبجە و دەڤەری شارەزوور بوو. بۆ ئێمە باشترین ڕێزگرتن لە ئازیزانی گوردانی شوان و هەموو ئەو خۆشەویستانەی لە پێناوی ژیانێکی ئاسوودە و پڕ لە سربەستی بۆ مرۆڤایەتی گیانیان لەدەستدا خەبات و نەسرەوتن تا بەدەستهێنانی سەرکەوتنە. ئێمەش تەنها بە وەفاداری بەو ئامانج و ڕێبازە دەکرێت کە سەرجەم تێکۆشەرانی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران گیانیان لە پێناویدا بەخت کرد. لە 34مین ساڵیادی گیانبەختکردنی پێشمەرگەکانی گوردانی شوان ڕێز لە یاد و بیرەوەری ئازیزانیان دەگرین و هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ ئەندامانی بنەماڵە خۆراگر و سەربەرزەکانیان.